کەمکردنی ئاوی تانجەرۆ یەکێکە لەو کێشە ژینگەیانەی کە ماوەی چەندین ساڵە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. بەوتەی دانیشتوانی ئەو گوندانەی دەکەونە نزیک ئەم ئاوەوە بەهۆی تێکەڵبوونی سەرچاوەی ئاوەکە بە ئاوەڕۆی شاری سلێمانی و پاشەڕۆی کارگەکان مەترسی بۆ سەر ژینگە و تەندروستی دانیشتوانی ناوچەکەش دروست کردووە. نیست ئیسفایەکی سوودێکی بۆ ئێمە نییە، چی لە ڕووی ئاژەڵداڵیەوە چی لە ڕووی فەلاحەتەوە وهۆی پیسی ئاوەکەیەوە. ئێمە وەکو دانیشتوانی گوندی تێبگەرم هیچ ئیسفادەیەک لەم ئاوە ناکەین و بۆی شتێکش بەکاری نایێنی. زیانەکانیشی ئەوەیە ئەگەر مەڕ و حیوان و ئاژەڵداری و مانگا و شتەیە ئاوی لێ بخواتەوە لە زستانە مردارە بێتەوە. ئەم ئاوە لە سلێمانی و سەرچاوی سلێمانی چیاکانی سلێمانیە، هۆکاری پیسبوونی ئاوەکەش دەگەڕێتەوە بۆ زۆربەی ئاوەڕۆی سلێمانی و زێرابی سلێمانی لەسەر ئەم ئاوەیە پاشماوەی نەخۆشخانەکانی هەمووی تێدەکرێ، ئەمجا قەسابخانەکان هەموو پاشماوەکەی تێدەخرێ. ئەم ئاوە حکومەت دەتوانێت چارەسەریکە ئەوانەی لێجیا بکاتەوە ئاوەکە تۆزە باشتر دەبێت. بۆ زیاتر بە دواداچوونی پیسبوونی سەرچاوەی ئاوی تانجەرۆ و زیانەکانی بۆ ژینگەی ناوچەکە، کورسات نیوز ئەم کێشە ژینگەیەی گەیاندە فەرمانگەی ژینگەی سلێمانی. بەڕێوەبەری فەرمانگەکەش باز لە هۆکارەکانی پیسبوونی سەرچاوەی ئاوەکە و هەنگاوەکانی چارەسەرکردنی ئەو کێشە ژینگەیە دەکات. لە دواکەوتترین وڵاتە دواکەوتەکانی جیهانە بەم شێوەی ئێستا ڕاستەوە خۆ ئاوی پاشەڕ و معامل و سەنایەت لەگەڵ کشت و کاڵاکرێتە سەرچاو ئاویەکانەوە و لە هەمان کاتیشدا ئەم خاشاکەی کە ئێستا هەیە بە شێوەیەکی سووتانی کراوە لە هیچ وڵاتێکی دنیا نەماوە، بەڵام لە ئێزال لە عێراق بەردەوامە. بەرپرسی سەرەکیش لەم کێشانەیە شارەوانیەکانن لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی ئاوەڕۆ کە تا ئێستا ئەم کێشەی ئاوە بە کراوەی جێهێڵراوە و لە 2007 کۆتاییەت ئێمە ئاوی زێراب و معاملەکانمانەکەینە سەرچاوە ئاویەکانمانەوە. ئەوەی ئێمە نیگەران کردووە هەبوونی کانزا سەنگینەکانە. ئێمە ئێستا لیژنەیەک لەلایەن پارێزگاوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە داوای لێکراوە پێکهێنراوە بۆ کێشەی پیسبوونی ئاوی تانجەرۆ و ئاوی دەربەندیخان. ئەم لیژنەیە با کارەکانیان تەواو بکەن، ئەتوانین دیاریکراوی دیاری بکەین کە ئایا تا چەندێک پیس بووە، ئایا کانزا سەنگینەکان ڕێژەیان چەنە هەیە نییە. وەکوتم کەفەکە ئێمە زۆر نیگەران ناکە هەبوونی کانزا سەنگینەکان و کۆمەڵە مادەی کەیە کە ئێمە لە ئێستاوە لێی نیگەرانین. بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سلێمانیش باز لەوە دەکات ڕێڕەوی ئاوی تانجەرۆ کە بە زەویە کشتتوکاڵەکانی شارە زوور و سەی سادقدا تێپەڕ دەبێت و دواتریش دەڕژێتە ڕووباری سیروانی نزیک قەزای دەربەندی خانەوە، سەرچاوەی ئاوەکە لە سلێمانیەوە پیس دەبێت. بەوتەی دانیشتوانی ئەو گوندانەی دەکەونە دەروبەری ئاوەکەوە بەوەی پیسبوونی ئاوی تانجەرۆ جگەلەوەی بە کەڵکی خواردنەوە نایە، تەنانەت بۆ کشتتوکاڵ و ئاو دێریش سوودی لێ وەرناگیرێ. هاوکات ئاوەکەش زیانی بۆ پەلەور و ئەو گیانلەبەرانەش هەیە کە لەو ئاوە دەخۆنەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.